سڵاو ئەمڕۆ ڕابوون معروف میوانمە ئەو پیاوەی کە وەک خۆی دەڵێت تەنها لەبەر ئەوەی ڕاستی دەڵێت دەرگای هەموو میدیاکانی بەسەردا داخراوە بەوانەشی کە خۆیان بە دەنگی خەڵک دەزانن. من جیاوازتر لە میدیاکانی تر میوانداریم کرد بۆ ئەوەی هەموو ئەو پرسیارانەی ئێوەی لێ بکەم کە لە ناختانایە. دەمەوێت بزانم ڕابوون معروف بۆ لە حیزبێکی سیاسیدا نامێنێتەوە. لە سەرەتای نەوەتەکانی سەدەی ڕابردووەوە تاوەکو 2009 کارەکتەرێکی سیاسی ئۆپۆسیۆن دەبێت، بەڵام دوای ئەوەی نەوشیروان مستەفا بە زوتنەوەی گۆڕان دروست دەکات پاڵپشتی دەکات، دواتر ئاراستەیەکی تر وەردەگرێت و نەخێر بۆ ڕیفراندۆم دەکات، پاشان نەوەی نوێ. چی دەویست لە گۆڕانونەی کرد؟ وا دواتر ئاراستەیان جیابەوە ئەینەوەی نوێ. ئۆپۆسیۆن چی ئەگەیەنێ لە لای ئەو؟ ئۆپۆسیۆنی سیستم چییە؟ یاخود وەکو دوایین وتاری کە باسی لێوە دەکات ئۆپۆسیۆنی یەکێتی ئەو ئۆپۆسیۆنەیە کە خزمەت بە پارتی دەکات. ئۆپۆسیۆنی پارتیش ئەوەن کە خزمەت بە ئەجێنداکانی باڵێکی ئەمنی یەکێتی دەکات. پرسیاری زیاترم هەیە، دەمەوێت ئێوەش لەگەڵ من گوێبیستی وەڵامەکانی ڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی ئایندە لە پەرلەمانی عێراق ببن. لەگەڵ مابن. کاک ڕابوون سڵاو لێبێ، سپاس بۆ ئەو کاتێک کە پێمانە بەخشیت. ئەمەوێ سەرەتاوە بزانم کاک ڕابوون معروف ئێستا خەریکی چییە؟ بەڵێ سڵاو لە جەنابیشێت، سوپاس بۆ ڕێخستنی ئەو بەرنامەیە لەگەڵ دەستگا بە ڕێزەکەی ئێوە. هیوادارم گفتوگویەکی بە کەڵک و سنجیم بکەین کە خەڵکی وڵاتەکە و چاودێران و بە تایبەتی گەنجان کچان و کوڕان کەڵکی لۆر بگرن. لە ڕاستیدا ئێمە خۆ دەزانین لە دوو بوار چالاکین، بوارێکیان بەیوەندی بە کاری پەرلەمانیەوە هەیە لە پەرلەمانی عێراق. ئێمە خۆم و هاوڕەکانم فراکسیۆنی ئایندە بەڕێوە دەبین لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێرانی عێراق. پێم وایە دۆست و دوژمن ناحەز و دۆستەکانمان شادیمان بۆ دەن کە ئێمە ڕگەزێکی زۆر چالاکین لە پەرلەمانی عێراق بۆ دیفاعکردن هەم لە کۆی خەڵکی وڵاتەکەی ئێمەوە گەلی کوردستان و هەم لەو بەشەی گەلەکەمان بە تایبەتی کە بەهۆی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان دەچوسیان بێنەوە. ئەوە بەشێکی بواری چالاکی ئێمەیە وەکو پەرلەمانتارێک لە بەغداد لە ئەنجومەنی نوێرانی عێراق. ئەو بەشەی تریشیان وەک سیاسیەک کە خەڵکی چاوی لە ئێمەیە، وەک چەند گەنجێک کە سەرکردایەتی ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە و سەرڕاست دەکەین لە بەرامبەر ئەو سیستەمە سیاسیە شکست خواردووە گەندەڵی کە لە کوردستانی عێراق پارتی وێچێتی دایان مەزراندووە بۆ نزیکەی 30 ساڵ دەچێت. هەم وڵاتی ئێمە وێران دەکەن، هەم خەڵقی دەوچێت سوێندنەوە. خەڵکی چاوێت لەوەیە کە ئێمە گۆڕانکاریەکی سیاسی ڕیشەی لە وڵاتەی خۆماندا بهێنی نەکایەوە و ئایندەیەک بۆ میلەتەکەمان بنیاد بنین سیستەمێکی سیاسیدا مەزرێنین کە هەم جیاواز بێت لەوە سیستەمی ئێستا و هەم باشتر بێت. بۆیە وەکو سیاسیەکیش وە کارکتەرێکی ناو ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە و سەرڕاستی وڵاتەکەی خۆمان ئێمە سەرقاڵی سەرکردایەتی و دامەزراندنی ئاڕاستەیەکی ئۆپۆزیسیۆنی لە بەرامبەر ئەم سیستەمە سیاسی کە پارتی وێچێتی دایان مەزراندووە. بیر لەوە دەکەینەوە کە ڕابردووی سیاسی ئێمە بۆ وای بەسەر هاتووە ئۆپۆزیسیۆنی ئەم سیستەمە سیاسی و ئۆپۆزیسیۆن و گروپە جیاجەکانی ناو ئۆپۆزیسیۆن بۆ بەم دەردی ئێستا چوون و چۆن وانە لە هەڵەکانی ڕابردووی خۆمان و هێزە سیاسی ئۆپۆزیسیۆنەکان وەربگرین بۆی ئۆپۆزیسیۆنی داهاتوو بە ئاڕاستەیەکی باشتردا برین و ڕاستی بکەینەوە. باش کاک ڕابوون، باسی ئۆپۆسیۆنە بۆ کردم، حەزەکەم شتێک بزانم بەڕاستی لەناو ئۆپۆسیۆنەکانە بە تایبەت کارکتەرە ئۆپۆسیۆنەکان ئەوانەی پەرلەمانتارانی بەغدا هەڵوێستیان زۆر توند و ڕوونە بەرامبەر پارتی بە تایبەت. لەناو ئەو کارکتەرانەیە بەشێکیان هەولێریان بەجێهێشتووە، بەشێکیان لە هەولێر هەر نەماون، تەنیا کەسێک ڕابوون معروف لە هەولێرا ماوە. بەڵێ بەشی یەکەم لە ڕاستیدا من ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتی سیاسیم لە کوردستانی عێراق کە پارتی و یەکێتی دوو پای سەرەکی پێک دەهێنن، واتە من ئۆپۆزیسیۆنی یەک حیزبی سیاسی نیم، من ئۆپۆزیسیۆنی سیستەمی سیاسیم لە کوردستانی عێراق کە پارتی و یەکێتی دوو پای سەرەکی پێک دێنن، بەڵام پارتی سەرکردایەتی ئەم سیستەمە سیاسیە دەکات و یەکێتی نیشتیمانی کوردستانی شەریکە لەگەڵیدا. من خۆم خێزانەکەم تقریبا بۆ 30 ساڵ دەچێت لە هەولێر نیشتەجێ، پێشتریش پێش ئەو 30 ساڵەش ئێمە لە پارێزگای هەولێرەوە هاتوین لە کۆیە بووین. من شانازی دەکەم و پێم وایە
چالاکی سیاسی و کۆمەڵگەی مەدەنی کە ڕوبەڕووی سیستەمێکی پۆلیسی وەکەوەی کە لە هەولێر هەیە ئێستا سیستەمێکی سیستەمکار وەکەوەی کە ئێستا لە هەموو کوردستان هەیە کاتێک ئێمە ڕوبەڕووی بارودۆخێکی ئۆتۆ دەبینەوە دەبێ چاوەڕوانیمان هەبێت کە ڕەنگە شتی خراپمان بەسەر بێ کە ڕەنگە ڕوبەڕووی بارودۆخی نەخوازرا و ناجۆر ببینەوە من پێم وایە ئەرچی ئەم کاراکتەرە سیاسی و مەدەنیانەیە ئەم ڕۆژنامە نووسە بیوەرانەیە کە خەڵک و دانیشتوان و شار و هاوشاریەکانی خۆیان جێنەی هەڵن لە کاتی تنگانەدا من ئەو شانازیم پێ بڕاوە کە لە ناو هاوشاریەکانی خۆم لە هەولێری پایتەخت ماومەتەوە خۆتان دەزانم من زۆر حەزێ درام ڕوا ناکەم کارکتەرێکی سیاسی و یان چالاکیی کۆمەڵگەی مەدەنی هەبێ بە قەد من لەلایەن دەسەڵاتەوە لە هەولێر عزیێت درابێ بەڵام ئەو شانازیم پێ بڕاوە کە هەولێری پایتەخت و هاوشارەکانی خۆم جێنەی هێشتو و لەگەڵ ئەوان ماومەتەوە بەڵام ئەو کۆمەڵێک لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵێک چالاک و ئەکتیڤیست و کارکتەری سیاسی زۆر عزیێت دراون لە هەولێر هەمینیشان کۆمەڵک ڕۆژنامە نووس و ئەکتیڤیستی سیاسی بوون کە هەم لە بادینان و هەم لە هەولێر عزیێت دراون هەولێریان بەجێ هێشتووە طبعاً من بە پلەی یەکەم گلی دەسەڵات دەکەین ڕاخنە دەسەڵات دەگرین کە بارودۆخێکی دروست کردووە چالاکانی ڕۆژنامە نووس و کۆمەڵگەی مەدەنی و سیاسی معارضەکان لە هەولێر بۆ ناتوانن بمێننەوە کەواتە بە پلەی یەکەم تەبعاً خەتاکە خەتای دەسەڵاتە بەڵام من پێم وایە ئەو هاوڕێیانەمان ئەو دۆستە عەزیزانەمان کە من بە پۆزیتیڤ ڕۆڵی ئەوان هەڵدەسەنجێنم بەڵام سەرڕای ئەو بارودۆخ خراپەش حەقە لە هەولێری پایتەخت لەگەڵ هاوشاریەکانی خۆیان و لەگەڵ خەڵکی ئەو شارەدا لە خۆشی و ناخۆشیدا شەریک بین و هەمومان پێکەوە بمێنینەوە بۆیە من هەولێری پایتەخت جەناهەڵە باش باسی سەرکردایەتی ئۆپۆزیسیۆنت کرد حەزەکەم شتێک بپرسم ماوەیەک بەر لە ئێستا گروپێکتان دروست کرد بە ناوی گروپی 15 کۆمەڵێک پەرلەمانتاری هەروەکو ئەوی کە خۆتان ئێڵێن جەری و ئەوانەی کە سەرکردایەتی ئۆپۆزیسیۆنەکەن بە تایبەت لە بەغدایە ئەم گروپە من لە پەرلەمانتارێکی کەشم پرسی بەڕاستی ئەم گروپە چی لێ هات بۆ دابەش بوو بڵێ لە ڕاستیدا با سەریح و ڕاشکاو بم لەگەڵت ئەو برادرانی کە هەمووان ناسراون بە گروپی 15 لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەگشتی خەڵکیشی باشن نیشتیما پەروەرن دڵسۆزن بەڵام دەبێ ئێمە بزانین زۆرینەی ئەمانە نوێنەرایەتی حیزب سیاسەکانی خۆیان دەکەن فشاری حیزبەکانیان لەسرە زۆر جار ناتوانن بە پێچەوانەی ویست و خواستی حیزب سیاسەکانی خۆیان جوڵەی سیاسی بکەن ڕەنگە خۆیان حەز بکەن بەڵام فشاری سەرکردایەتی حیزبەکانیان لەسرە ڕێیان لێ دەگرن ئێمە لەو بارەوە دەستکراوەترین چونکە ئێمە بڕیارماندا و من نادەین بۆ هیچ حیزبێکی سیاسی کە پێچەوانەی خواست و بەرژەوەندێک باڵەکانی گەل و ئەو خەڵکە بجوڵەتەوە کە زڵمی لێ دەکرێت لەلایەن هەم دەسەڵاتی سیاسی لە بەغداد هەم دەسەڵاتی سیاسی لە کوردستانی عێراق ئەوە بابەتی چەند بابەتی دووەم ئەوەیە کە ئێمە بە شانازیەوە و شانازیەمان پێبڕا لە فراکسیۆنی ئایندا ئێمە و هاوڕەکانم کە ڕۆڵێکی باشمان جێڕالەوەی ئەو پەرلەمانتارانەی کە لە بەغداین کە لە دەروی پارتی و یەکێتیەوە چوونەتە بەغدا کە بتوانین پێکەوە کۆک بین لەو بابەتانی کە نزیکایەتی و بۆچوونی سیاسیمان لە یەک نزیکە بتوانین ڕۆڵێک بجێڕن کە هەم ئۆپۆزیسیۆن بین لە بەرامبەر ئەو دەسەڵاتە خراپەی کە لە بەغداد هەیە لە پەیوەند بە عێراقەوە کە گشت و هەم لە بەرامبەر ئەو دەسەڵاتە سیاسی لە هەرێم هەیە چکە ئێمە لەبیرت نەچێن و ڕایەتی پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکەین لە بەغداد کە بتوانین نوێنەرایەتی بەرژەوەندیەکانی خەڵک بکەین لە بەرامبەر دەسەڵاتی سیاسی بەڵام باردۆخێکەیە لە کوردستان وەکو ئاماژەیەکشت بۆدا سەبارەت بە دۆخی ئۆپۆزیسیۆن کە پارتی و یەکێتی کاتێک کە دەبینن گروپێکی ئۆپۆزیسیۆن دوو هێزی ئۆپۆزیسیۆن سێ هێزی ئۆپۆزیسیۆنی سەرڕاست بەیەکەوە کۆ دەبنەوە دەیانەوە خۆیان یەک دەست بکەن لە بەرامبەر ئەم دەسەڵاتە سیاسی و یا بەرژەوەندیەکانی نوخبەی دەسەڵات و گروپی دەسەڵات لە کوردستانی عێراق ئەوان موامەرەیان لێ دەکەن کێشەیان بۆ دروستەکەن تەگەرە و لەمپەریان دەهێنە پێش بۆی نەتوان بەیەکەوە ئیش بکەن بەداخەوە ئێمە سەرڕای ئەوەی ڕۆڵێکی باشمان جێڕا تەشجیع و هەندانێکی زۆر هەبوو لە ئێمە وەک فراکسیۆنی ئایندا بەڵام ئەو برادرانەی تر زۆر کەوتنە ژێر فشاری سەرکردایەتی حیزبەکانیان و لە ژێر فشاری سەرکردایەتی ئەو حیزبانی کە دەسەڵات بەڕێوە دەبن بە تایبەتی پارتی دیموکرات فشارەکە گەیشتە ئەوەی کە گروپی 15 هەڵوەشاندەوە و لە بەرامبەر ئەو بارودۆخانە کە لە بەغداد داهاتنە پێشەوە لە بری ئەوەی ئێمە بتوانین بەیەکەوە پێشنیاری سیاسی و تراحاتی سیاسی بەرینە پێش چوون لەگەڵ پارتی و یەکێتیدا کۆبوونەوە و کەوت لەگەڵ ئەوان بۆ ئەو بابەتە نیشتیمانە گەورەکانی وەک پێکهێنانی حکوومەت بۆ نمونە بەڵام سەرڕای ئەوەش من دان بۆ دادەنێم کە بەگشتی ئەو پەرلەمانتارانە خەڵکیی تێکۆشەر و نیشتیمان پەروەرن ئەگەر لەژێر فشاری حیزبەکانیاندا نەبن پێم وایە خاڵی زۆر گرنگ و سنترال و استراتیژی بێکمانەوە دەبستێتەوە ینی لەو گروپە ینی هەستەکەم تقریبان ئێستاش وەکو پازدەکە گروپی 15 بەگشتی جارجار بەیەکەوە بەیان دەردەکەین دیدی خۆمان دەخینە ڕوو
بەڵام وەکو گروپێکی تۆکمە و یەکگرتو بە کوتلێکی پەرلەمانی بەیەکەوە نەماوی. باش کاک ڕابوون متابعی پێیجەکەتم کردووە بەشێک لەوانەی کۆمنت بەشێکی کەمیان کە کۆمنتێ بۆ ئەنووسن دەڵێن ڕابوون معروف لە چاو جارانە کەمتر دەرەکەوێت ئەمە چییە؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا ڕەنگە ئەو بەڕێزانە بێ ئەوەی خۆیان بینوسن مەبەستیانەوە بە من لە تەلەڤیزیۆنەوە کەمتر دەردەکەم ئەجینا تۆ ئەگەر سەیری پیجەکەم زۆر چالاکە یەکێکە لە پیجە هەرە چالاکان لە کۆمەڵگەی کوردستان و زۆر ئەکتیڤە دەیان هزار کەس زۆر جار دەگاتە 500,000 کەس ئەو بابەتانی من لە پیجەکەم بڵاوی دەکەمەوە دەیبینن و لایکی دەکەن و شێری دەکەن و بە دوواداچون بۆ بابەتەکان دەکەن و کۆی خۆت بابەست کرد پێت باسی کۆمنتەکانت کرد بەڵام باسی تەلەڤیزیۆنەکان بکەین ئێمە پێشتریش وەکو لەبەروی ئۆپۆزیسیۆن بووین و ڕخنەگرێکی سەرڕاست و ڕاستگۆی کۆمەڵگەی خۆمان بووین لە بەرامبەر ئەم دەسەڵاتە تەلەڤیزیۆنەکانی پارتیوێکێتی کە بەشی زۆری دەستگا ڕاگەاندنەکانی کوردستان پێک دێنن مقابلەی ئێمەیان نەکردووە چاپێکوتیان لەگەڵ نەکردوین لێدوانی ئێمەیان نەگواستێتەوە دیدی ئێمەیان نەگواستێتەوە ئللا لەو حاڵەتی کاتانەدا نەبێت کە گرنگێکی ئەو تۆی نەبووە واتە لەو کاتەدا کە گرنگ بۆ دیدی ئەمە وگاتە کۆمەڵگەی کوردی و کوردستانی ئەوان مقاتع و بایکۆتی ئەمەیان کردووە تەنها کەناڵێک کە ئێمە پێشتر زۆر لێوەی دەرکەوتون کە ڕەنگە زۆرتریش ئەو بە ڕێزە ئازیزانەمە بەستیان بێ کەناڵی NRT بووە پێشتر ئێمە لە کەناڵی NRT زۆر دەردەکەوتین و دیدی ئێمە زۆرتر لە کەناڵی NRT وە دەگەیشت بەڕای گشتی بەڵام بەداخەوە تەنها لەسەر ڕخنەگرتنێک لەسەر سەرۆکینەوەی نوێ و خاوەنی کەناڵی NRT کە تەنها زۆر بە سادی وتمان ئێمە خەڵک ئومێدێکی زۆری لەسەر ئێمە هەڵچنیوە خەڵک ئومێدی وایە کە ئێمە ئەم کۆمەڵە گەنجەکە بێکەوە حرەکەیەکی سیاسی و جوڵانەوەیکی سیاسیمان دروست کردووە ببین بە ئامرازێک بۆ گۆڕانکاری تەنانەت لە هەموو پارەدایمی سیاسی و وەزعی سیاسی و باردۆخی ژیان و گوزرانی ئەوان و هەموو ئایندەی میلەتەکەمان وتم باسی ئەومان کرد لەگەڵ ئەو هاوڕانی خۆمان کە ڕخنی ئەومان هەبوو لە سەرۆکی جوڵانەوەکە کە ڕەوانیە فێڵ لە خەڵکی خۆمان بکەین درۆیە لەگەڵ خەڵکی خۆمان بکەین لە بەردەم کامێراکان و لە بەردەم ڕای گشتی قسەیەک بکەین لە پشتەوەی پەردە قسەیشتر بکەین زۆر بە سادەی وتمان بۆیە ئێمە پێمان وایە ئەو پەتاو نەخۆشیی کاملەتی ئێمە ئێرە گەیاندووە بە پلەی ئیمتیاز ئەوەیە کە ئەم حیزبانە هەم بوون بە حزب یەک نەفەر هەر حزبێکی گەورە بۆتە حزب یەک نەفەر و هەم حزبی بنەماڵەیەک دەستی بەسەر حزبێکدا گرتووە وەکو ئامرازی بەرژەوەندەکانی خۆی ئەم حزبە هەڵدەسۆڕێنێ و هەم حزب و بزنس بە جۆرێک تێکەڵ بوون کە ئێستا خەڵک نازانم حیزبانە کۆمپانیای گەورەی بزنس و بواری سەرمایە گوزاری یا حزبی سیاسی و نوێنڕایەتی و ڕۆیە سیاسی دەکەن وتمان ڕەوانیە ئێمەنەوەی نوێ دووبارەی هەمان زمانی سیاسی خراپ و شکست خواردی ملەتی ئێمە بێ لەسەر ئەو ڕخنەیە NRT بایکۆتی کردوون و نە لێدوانمان لێوەردەگرێت نە چاوپێکەوتنمان دەکا نەت چالاکیەکانی ئێمە دەگوازێتەوە لە هەمووش کارەساتر تەنانەت ئەگەر چالاکیەکیش بۆنە لەگەڵ ئەو برا پەرلەمان و خوشکە پەرلەمانتارانی کە باس کرد لە بەغداد ئەگەر بەیەکەوە چالاکیەک بکەین ئەگەر ئێمەی تێدابین ئەو چالاکیانەش ناگوازێتەوە لە هەر چالاکی و کۆبوونەوەیەکی سیاسی و پەرلەمانی ئەگەر ئێمە و هاوڕەکانی ئێمە تێدابین ئەو چالاکیانەش ناگوازێتەوە کەم پێم وایە ئەمە سروشتێکی فاشیانە و نەریتێکی فاشیانەیە نەنجیە بۆ کەناڵێکی ڕاگەاندن بەخۆی بڵێ ئێمە ئۆپۆزیسیۆن دەمانێت ئاڕاستێکی جیاواز لە ڕاگەاندنی باو لە کوردستانی عێراق سەر پێ بخەین بەڵام لەسەر ڕخنەیەک تا ئەو ئاستا بایکۆتی کۆمەڵێک سیاسی و پەرلەمانتار و چالاکی وەک ئێمە بکە کە پێم وانێت لە وڵاتەکەدا لە ئێمە دڵخۆشتر هەبن بۆ وڵات و نیشتیمانی خۆمان ئەمە کارێکی خراپە زۆر خراپە بەڵام من تەنها وەکو پراوێزێک ئێوە ئەگەم چاودێری کەناڵ NRT بکەن پارتی هەرە خراپەکان چاوپێکەوتن دەکرێن قسەیان لێوە وەردەگیرە لە دوان دەدەن یەکێتی هەرە خراپەکان لەوێەوە قسە دەکەن تەنانەت ئەو سیاسانی کە لە کوردستان بەناوبانگن بۆی کە ڕۆژنامەنووسیان کشتووە بکوژی ڕۆژنامەنووسان و سەرکوتکەری خۆپیشاندەران و دەنجی ناڕازی و چالاکوان و ڕۆژنامەنووسانن لە NRT قسە دەکەن چاوپێکەوتن دەکەن دەنجیان دەگوازرێتەوە بەڵام ئێمە تەنها لەسەر ڕخنەیەک چونکە ڕخنەیەکی ڕاست و ڕاستگۆ و سنجین و جدی بوو بایکۆت کراوی بۆیە ئێستا هیچ قسەکەم تاک بۆی ئەو کەناڵان هەر هەمووی بەگشتی بایکۆتی ئێمەیان کردووە بۆی ڕاگشتی بزان ئەوایە لەبەر ئێمە ڕاستگۆین لەگە خەڵکی خۆمان هیچ لە خەڵکی خۆمان ناشارینەوە لە پشتەوەی پەردە چی دەگوزارێ بۆیان دەخینە سەر شانۆکۆ پیان دەڵێن ئەمە دەگوزارێ لە معادلاتی سیاسی و تەوازنی سیاسی و هاوسەنگی سیاسی نێوان حیزبەکان ئەم کەناڵانە هەر هەمووی پیان ناخۆش ئەو قسە ڕاستانە بگاتە خەڵک بۆیە چاوپێکەوتنی ئێمە ناکەن لەگەڵ ئێمە و هاوڕەکانی ئێمە ناکەن لە دوانی ئێمە ناگوازنەوە دیانێت دیدێک بە خەڵک باکە ئێمە نەماوین و چالاکیمان نەماوە و چالاک نین
بەڵام بە خۆشحاڵیەوە سەدان هزار کەس پشتیوانی ئێمە دەکەن و بە فۆرمی جیاجیال خۆتان دەزانن ئێستا ڕاگەاندن فۆرمی جیاجیای گەشەی کردو بۆ فۆرمی جیاجیا بە تایبەتی خۆ دەزانین تۆڕە کۆمەڵایەتیەکان و سوشال میدیا ئێستا زۆر کاریگەریان هەیە بۆیە پشتیوان بەخوای گەورە و گەنجان و لاوان و کوڕان و کچانی وڵاتەکەی خۆمان دیدی ئێمە ڕێگەی شتر دەدۆزێتەوە کە بگا بە خەڵکو و بەشداری جدی بکەین لە گۆڕانکاری سیاسی لە وڵاتی خۆمان. باشە لەم بەشەی پێشووترا کە قسەمان کرد زۆر باس لە ئۆپۆزیسیۆنی سەرڕاست کرد ئەمە دواتر بچمە سەری چووکە تۆ یەکێکی لەو کارکتەرانەی بەڕاستی جگەل لەوەی کە زۆر بەتوندی یاخود نووسینەکانت زۆر ئاراستەی یەکێتی و پارتیەکەی لە پاڵ ئەوەشە باس لەو ئۆپۆزیسیۆنە سەرڕاستە ئەکەیت و هەندێک لە ئۆپۆزیسیۆنەکان بە جۆرە لە جۆرەکان ئەشوبهێنی دواتر ئێمە مەسەرەوە بەس بن هەروەکو شخصی خۆم زۆرم تابعی ژیانی سیاسی تۆم کردووە لە سەرەتاوە هەتاوەکو ئێستا تۆ ئەوەی کە دەرئەکەوێت نە ئیسلامی بوویت نەیچێتی بوویت نە پارتی بوویت بەڵام شتێک دەوترێت دەوترێت ڕابوون معروف ئاڕاستی زۆر لە ناو حیزبەکانە نامێنێتەوە یعنی هەمیشە ئاڕاستی جیاواز لە ڕاستیدا من چیرۆکێکتان بۆ دەجەڕمەوە بۆی بیکەم بە سەرەتایی وەڵامی پرسیارەکەم جارێک بە کاکنەشورانم پرسی کوتم کاکنەشوران لە زۆربەی ئەو ڕووداوانەی شەڕی ناوخۆ و شەڕە گەورەکانی ناوخۆ و شەڕە خوێناوەکانی ناوخۆ جەنابێت لە کوردستان نەبووی مام جەلال و کاک مەسعود سەرکردایەتی شەڕی ناوخۆ و ئەو دوو حیزبیان کردو کە شەڕی ناوخۆیان بەڕێوە بردو و شەڕی ناوخۆیان کردووە لە شێستەکانەوە بۆچی زۆر ناوی جەنابەت لە پەیوەند بە شەڕی ناوخۆ دەهێنن زۆر بە سادەی وتی لەبەر ئەوەی من ناحەزم زۆرە لەبەرەوەی من دەمێ ئەم بارودۆخە گۆڕانکاری بەسەرابێ گۆڕانکاری ڕشەیی دەستگان ڕاگەاندنە ناحەزەکان دەیانێ و ناوی من ناشرین بکەن لە بەردەمی ڕایگەشتیدا طبعا هەروەکو جەنابەت ئاماژەت بۆ کرد من لە هەموو ژیانی سیاسی خۆم حەز دەکەم گەنجان و لاوان کوڕان کچان میلەتی ئێمە بزانن ئەوانە زۆربەی هەرە زۆری بوختان و درۆی دەستگای چاواشە و میدیای چاواشە و ئەو ڕکەبەرە سیاسیانەمانە کە هیچ خاڵێک و نەنگەیەک لەسەر ئێمە شک نابن لە ڕابردووی ئێمەدا بۆ خەڵکی بڵێن ناچات پەنا بۆ کۆمەڵە چورێکی وهمی و درۆ دەبن من لە هەموو ژیانی سیاسی خۆم هەرگیز ئیسلامی نەبووم هەرگیز یەکێتی نەبووم هەرگیز پارتی نەبووم هەرگیز لەگەڵ برادرانی پەککە نەبووم هەرگیز لەگەڵ ئەو حزب جیاجیانەی کوردستانی عێراق نەبووم من هەمیشە ئۆپۆزیسیۆن بووم لە هەموو نەوەتەکان کە خۆت دەزانی کە هەموو ئەم حیزبانە بەیەکەوە حکوومەتیان بەڕێوە دەبرد و ئەم میلەتی ئێمە لە تنگانە و میحنەت و تاریکستانێکی گوزەراندا بوون ئەم حیزبانە سەرۆت سامانی ئەم وڵاتیان وەک کێک بخوان لەنێوان خۆیاندا دابەش دەکرد ئەو ساخەڵکانێکی زۆر کەم ئۆپۆزیسیۆن بووین من ئەو شانازیم پێ بڕا لەو ئۆپۆزیسیۆنی نەوەتەکان بووین دواتر من لە دوای نەوەتەکان چوومەتە دەرەوە لە 2000 کوردستانم جێهێشت و هەتا 2011 نەگەڕاومەتەوە لە هیچ حزبێکی سیاسی نەبووم هەتا بستنەوەی گۆڕان دامەزراوە کە بستنەوەی گۆڕان دامەزراوە کاکنەشوران پێم وابوو بە شایستەی قیادەی ئۆپۆزیسیۆن بکە هێزێکی سیاسی تازەی دروست کردو کە بستنەوەی گۆڕان بوو بۆ سەرکردایەتیکردنی ئۆپۆزیسیۆن ئەم سیستەم و دەسەڵات سیاسیە پێم وایە کارێکی چاکم کردووە کە پشتیوانیم کردووە و ئەو کاتی کە کاکنەشوران کۆچی دوایی کردووە پێم وابوو دواتر بە درێژی لە چاوپێکەوتنی جیاجیادا باسم کردووە پێم وا بۆ گۆڕان بەرەو ئاڕاستەیەکی تر دەچێت بە پێچوانی ئەو ئاڕاستەیە کە بانگەشی کردووە ئەگەر دەرفەتم بدەیت گۆڕانم لەگەڵ گۆڕان و ئاڕاستی جیاوازمان وەرگرتووە دوایش لەگەڵ کۆمەڵێک گەنج نوێی نوێمان دروست کردووە ئێمە بەڵێنمان بە خەڵکدا شتێکی جیاواز دروست بکەین ومێدێکی زۆرمان لای گەنجان و لاوان و ئەم خەڵکی خۆمان دروست کرد کە شتێکی جیاواز دەکەین کە هێزێک دروست دەکەین کە بەرژەوەندی باڵای خەڵکو و ئەم میلەتەی خۆمان دەخینە سەری بەرژەوەندی خۆمان بەڵام بەداخەوە خەڵکانێک لەناو ئەم هێزە تازەیەدا لە پشتەوەی تە نەک هەر خەڵک لە پشتەوەی ئێمەمانان کەم هێزەمان دروست کرد بوو سەرقاڵی سات و سەودای سیاسی و وازرگانی بوون بەم هێزە سیاسیەوە من پێم وایە خەڵک دەبێت دەست خۆشەمان لێ بکات کە ئێمە قبڵمان نەکرد و ژانی خۆمان خستۆتە مەترسیەوە تنگانەمان بۆ خۆمان دروست کردووە خۆمان خستوتە ژێر فشارێکی جیاجیای کۆمەڵایەتی و سیاسی و ڕاگەاندنەوە بۆی ڕاستی لە خەڵک نەشارینەوە ئەمە چیرۆکی سیاسی منە ئەوەی تر هەمووی درۆ بختانە هیچ ڕاست نییە هیوادارم خەڵکانێکی زۆر کە لە دڵسۆزی خۆیان لە دوو ڕاستی دەگەڕن نەکەونە ناو تەڵەی درۆ بختانی دەستگا جاسوسیە ناجوامێرەکانی کوردستانەوە و هەروەها ئەو دەستگا و ڕاگەاندنانی چاواشە کە پشگیری و دەستگایانە دەکەن باشە والله طبعا ستێپ بای ستێپیە مەسەر ئەو قۆناغانە کە دواتر چوویتە گۆڕانەوە دواتر نەوەی نوێتان دروست کردووە بەس بە یەک دەر پێم بڵێ هۆکاری ئەوەی کە ڕابوون معروف لە حیزبەکان نامێنێتەوە بەردەوام چییە؟ ئەمەی کە خەڵک جارێ من وەک بۆم باس کردی حزبنی هەر گۆڕان و نەوەی نوێ بۆ هەر ئۆپۆزیسیۆن بووە یعنی هەر ئۆپۆزیسیۆن بووە ئەم دوی خۆی ئەوە بستنەوەی گۆڕان و نەوەی نوێ هیچی تر نییە بستنەوەی گۆڕان و نەوەی نوێ جارێ من پێم باشە کۆمەڵی خاڵ سەرنج ڕووناچی بخەمە سەرم وەڵامی ئەو پرسیارە یەکیان ئەوەیە خەڵکی ئێمە فێر ببین حزب وەک ئامرازێکی کاتی سیرکەین
نبینە یعنی لە کوردستان بەداخەوە حزب دوو سێف بەدیلی سێشتا لە کوردستان عێراق هەرسێکی خەتەرە یەکیان بووەتە بەدیلی دین کاڵ بووەتەوە حزب جۆتە شوێنەکەی ئێستا خەڵک خۆتان دەزانن ئەوەندەی ئامادەن چەقۆ و شەڕەشم شێر لەسەر حزبەکان بکەن لەسەر ئاینی ناکەن تەنانەت بەوانەشەوە کە زۆر خوددا پەرستن و خۆیان وانیشان دەدەن کە ئیلتیزامێکی قوڵان هەیە بە ئاینەوە حزبەکانیان خۆشتر دەوێت لە ئاینەکە دوو حزب جێ خێڵی گرتوێتەوە بۆ اعتیباری کۆمەڵگەی کوردی و کۆمەلگاکانی تر خێڵ تێدا پێشینەیەکی قوڵی هەبووە کە ئێستا خێڵ بەڵەو کاڵبوونەوە چووە ئینتیمای خێڵان گۆڕیەوە بۆ ئینتیمای حزب واتە کۆمەڵی خەڵک لە خێڵێکی گەورەتردا کۆبوونەوە کە پێی دەڵن حزب سێم ڕاستگویانە پێت بڵم پێم وایە حزبی معاصر بووەتە بت واتە پێشتر خەڵکانێک هەبوون بتیان پەرستووە سۆزیان بۆی هەبووە ئینتیمایەکی ڕۆحی و پەیوەندیی ڕۆحی بەم بتانەوە بەستونەتەوە ئێستا ئەم ئینتیما ڕۆحی و ئەم پەیوەندیە ڕۆحی و ئاینیان گواستەوە بۆ حزب بۆیە حزب وەک فۆرمێکی دینی لێ هاتوو بۆیە کە تۆ حزب پێ دوام حزب بە کەڵک نەماوە بەجێ دەهێڵی بەنگازی خەڵک دەکەی دەڵێت هیچ کە پشتیوانم حزب مەکەن حزبەکان ڕوح و دڵیان دێشە خەڵکەکە ئەو خەڵکە بۆ چکەوە گوتم حزبیان بۆ لای ئەم جۆرە خەڵکە کە زۆرینی خەڵکن بۆ زانیاریت خەماەتیش خەڵکن سێ بەدیل بۆ ئەوان بەدیلی گرتەوە یەکیان وەک بت دەیپەرستن دوو حزب بۆتە خێڵێکی تازە بۆ ئەوان کە ناتوان خێڵ ناگۆڕدرێ سێ حزب شوێنی ئاینی گرتەوە بۆ ئەوان من پێم وایە هەرسێکی خەتەرە یعنی ئێمە نابێ حزب وەک خێڵ سیرکەین نابێ حزب وەک کەڵتێکی ئاینی سیرکەین و نابێ حزب پەرستی بکەین لە جێبت پەرستی حزب پەرستی بکەین و حزب بکەین بە بتێکی تازە بۆیە من وا سەیری حزب دەکەم ئەگەر حزب تا ئەو کاتی سەرڕێکی ڕاستە و لەگەڵ بانگەشەکانی ڕاستگۆی و خزمەت بە بەرژەوەندەکانی باڵای خەڵک دەکا ئەو خەڵکی زوڵمیان لە دەکرێت من پێم وایە باشە پشتگیری بکرێت لەگەڵ لابڕێن لەو شوێنش کە پێمان وایە لای داوە ئێمە ئاڕاستەیەکی تر وەربگرین بەڵام گرنگە لەو بەڵێنانە پاشگەز نەبینەوە کە بە خەڵکمان داوە مەسەرەن تۆ بینیتە لە ڕوبەڕوبنەوەی ئەم دەسەڵاتە ڕۆژێک من سار بووم هەمیشە لە پێشەوە نەبووم ڕۆژێک لە دواوە بووم ڕۆژێک لە ناوەڕاستەوە بووم من هەمیشە لە پێشەوە بووم ڕۆژێک بینیتە من قسەیەک لە شوێنەکە پێویست بم قسەی تیا بکەم و قسەم تیا نەکردبێت نەخێر ئەوە حیزبەکانن بۆ ئێمە کاتێک لە گۆڕان بووین بەڵێنماندا مۆدلێکی سیاسی جیاواز لە پارتیویەتی دروستکەین بەڵام دوای سێرەکرد گۆڕان لە ڕفراندۆمەکە بەرەو ئاڕاستەیەکی تر ڕۆی کە ئێستا گیرساوەتەوە لە حکوومەتێکدا کە هیچ کەسێک حەسوودی بوو بارودۆخە نابە چکە ئەو حکوومەتە جگە لە پاشاگەردانی میحنەت و تنگانە هیچی بۆ میلەتی ئێمە ناهێنا و ناشیێنێ ئێمە ئاڕاستەیەکی ترمان گرتە بەر دەبووای خەڵک دەبێت خەڵک پێش وایە لە هەڵتوانەکان دەکەوت کە خەڵک دەستخۆشی لێ کردین دواتریش بوونەوەی نوێ ئێمە بانگوازێکی زۆرمان کرد کە ئێمە شتێکی جیاواز پێک دێنین کە تۆ کاتێک کەسێک دی ئەم حزب پێگەی ئابووری و ئیعلامی خۆی بەکاردێنە بۆ حزب بکات بە ئامراز لەقێکی کۆمپانیەکان و ئامرازێکی بزنس و بازرگانی و سات سودانی هێنی پێدەکات لە پشتەوە تەمان ناکرێ ئێمە قبول بکەین خەڵک شۆ چاوەڕوانی لە ئێمە نییە قبول بکەین ئێمە ئەم حزب تەمان بۆ زانیاریت هەم دامەزرێنان ئێمە زۆربەی دش بۆ وارد بارودۆخە بووین لەنەوەی نوێ هەم لە پەرلەمانتارەکان هەم لە سەرکردایەتیەکەش دەبووە یان ئێمە بچینە چەلەحانەی ئەم لاو ئەو لاو دەسەڵات و سیستەمی سیاسی لە بیربەرینەوە بڵێن ئەم حزبی خۆمانە و جەنابەت فەرم بۆ دەرەوە یان دەبووە ئێمە بووی بەجێ بەڵین ئێمە تکای هاوڕێیانەمان لێکرد کە بۆ ئەم حزبە حەق نییە ئەم جوڵانەوە جوانەکە خەڵکی زۆر ئومێدی پێیەتی بە ئاڕاستەیەکی خراپدا بڕوا تکان لێ دەکەین تۆ خەریکی کاری خۆت بۆ ئەم هێزە ئێمە لەگەڵ هاوڕەکاندا نەهێڵین بە ئاڕاستیش خراپ بڕوا ملی نەدا کە ملەدا ئەم پێمان وا بوو کە ئەو ملنادا ئێمە مەدەنی تربین شارستانی تربین بە حزبەکە بخۆی بەجێ بێڵین بەجێمان هێشت هەموو میراتی و هێزەشمان بۆ بەجێهێشتووە یعنی دەبووە خەڵک ئەم ئاڕاستە مەدەنی شارستانی ئێمە ئەم ئوسلوبە شارستانی ئێمە دەستخۆشی لێ بکە نەکسەر کۆنە بکە و پێشم وایە ئەوەی کە دەیەوێت ئەم ئاڕاستە و دیدەن نەگا بە خەڵک دەستگا جاسووسی کوردیەکانن ئەو دەستگانی کە بە تایبەتی پارتیویەتی پشتیوانیان دەکەن نە خەڵکی ڕازگۆ و گەنج کۆم من ئێستا من لە پارێزگای هەولێرم کە دێمە سلێمانی خەڵک دەبینم زۆربەی هەر زۆر دەیان هەزار کەس بەڵکو سەدان هەزار کەس ئەوانەی کە پشتیوانی ئێمەیان کردووە ئێستا شەر پشتیوانی ئێمە دەکەن داخوازی ئەوان ئەوە نییە حزب بپەرستین داخوازی ئەوان ئەوە نیە ئێمە بەرژەوەندی حزب لە چۆ لەوێ بین داخوازی ئەوان ئەوەی ئێمە لەگەڵ خەڵک ڕازگۆ بین بەرژەوەندی خەڵک لە چۆ لەوێ بین لە بەرامبەر ئەم دەسەڵاتە سیاسی و سیستەمی سیاسیە ئازا و بیوەرانە ڕخنەکانمان بگرین و قیادەی خەڵک بکەین بۆ ئایندەیەکی جیاواز نەک لەگەڵ حزبەکانمان بمێنەوە ئەگەر پێچوانەی خەڵکیش ڕۆشت و ئەگەر لەگەڵ خەڵکی ناڕازگۆ بوو و ئەگەر سات و سەودای لە پشتی خەڵکەوە کرد بۆ بەرژەوەندی تایبەتەکانی خۆی و کۆمپانیەکانی ئێمە هەر قسە نەکەین وەڕاستی لە خەڵک بشارینەوە بۆیە بە خۆشحاڵی و پێم وایە هۆشیاری سیاسیش لە کوردستان ئێستا گەیشتۆتە ئاستێک کە ئەو شتانە دەرک دەکات باش من شتێک باسەکەم سەبارەت بەوەی کە لە سەرەتای نەوەکانەوە تۆ هەر ئێوە تایبەت لە چەپەکان بوون و لە ئۆپۆسیۆن بوون ئێستا خۆت باسی ئەوەت بۆ کردم کەوتە نەوشڕام مستەفا من پێم وابەوە بوو لە 2000 تۆ هەرێمی کوردستان بەجێهێڵیت ئەچیتە بەریتانیا و ئەخوێنیت لە 2009 پشگیری کارکتەرێکەکەی کە دەوترێت سیاسیەکی تەقلیدی بووە و بەشێک بووە لەوەی کە شەڕی ناوخۆی کردووە بەڕاستی ئەوەی کە پێوترێ نەوشڕام مستەفا بۆ پشگیریت کرد
کە ئەویش هەمان سیاسی تەقلیدی یەکێتی و پارتی و دەسەڵات و یعنی لەم شەراکەت بوو لەم دەسەڵاتەیە من مەبەستمە ئەوە بزانم کاتێک کە تۆ کارکتەرێکی و ئۆپۆسیۆن بووی لەنەوەکانەوە تا 2009 چۆن باوەڕ بە سیاسیەکەکەی کە وەکو دەوترێت بەشداری شەڕی ناوخۆ بوو و هەمان سیاسی تەقلیدی بووە کە پێشتر بووە بەڵێ وەک ئاماژەت بۆ کردمێن لە 2000 کە کوردستان جێ دەڵم بە مانای تەقلیدی من وازم لە ژانی حیزبایەتی و سیاسیش با بڵێن لە کاوانێکدا هێنا چوم لە بەریتانیا خۆتان زان بەشێکی زۆر لەو خەڵکی کە لە کوردستانە جێهێشتو چونە تا ئەوروپا سەرقاڵی بابەتی بازرگانی و بەرژەوەندی شخصی و بە معنایەک لە معناکان ژیانی گشتیان لێ بچێتەوە من چوم لێ سەرقاڵی خوێندن بوو لە ئەوەی پێدەڵێن ئەعدادی لە ئەعدادی و دەستم بە خوێندن کردووە سەر ئەوش لێرەش من بە کالۆرەسێک خوێندن بوو لە بەڕێوەبردن و ئابووری لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر دەستم بە خوێندن کردوەوە عفو بۆ لە زانکۆی سەلاحەدین نەمای من زانکۆم تاو کرد ئەوە بابەتی شترە دوای ئەگەر مجال بۆ توای پرسیام لێ بکەین من پێشەوە چکە لە ئەوروپا گەڕامەوە لێ مامۆستا بوو من کە لە زانکۆی سەلاحەدین بە کالۆرەسێکم هەیە لە بەڕێوەبردن و ئابووری کە چوومە بەریتانیا لە نوێ ئەعدادیم خوێندوەتەوە دواتر ماجستێرم خوێندووە لە فەلسفە و خوداناسی و ئەوەی پێ دەڵێن الأديان المقارن يعني religion comparative religion بيدلن بإنجليزي وتا دراسات آيني خوندني آيني زۆر جاریش پێی دەوترێ خوداناسی دواتر ماجستێرم لە فەلسفە خوداناسی و بە تایبەتی ترادیسیۆنی شەرقی و ئاینە شەرقیەکان خوێندووە لە هەمان زانکۆی خۆمانکانی دکتۆرا بووم بەڵام کاتێک ئەو من هێشتا لە 2009 لە خوێندن تاو ماجستێر تاو نەبوو بووم کاکنەوشیروان بستنەوەی گۆڕانی دروست کرد کە بستنەوەی گۆڕانی دروست کرد تەبعاً من پێشتریش کارکتەرێکی سیاسی بووم لەنەوەتەکان وتم هەر ئۆپۆزیسیۆن بووین ئێمە کۆمەڵێک گەنج بووین ئۆپۆزیسیۆن بووین ئەو ساوە گوتم هەموو حیزب سیاسیەکان سەرقاڵی بەشکردنی کێشی دەسەڵات بوون کە کاکنەوشیروان بستنەوەی گۆڕانی دروست کرد لەگەڵ هاوڕەکانیدا من پێم وابوو بانگەشەیەکی باشە ئاڕاستەیەکی باشە وفعلا من پێم وابوو کاکنەوشیروان لەگەڵ جەوهەری بانگەشە سیاسیەکەی خۆیدا نێتێکی باشی هەیە دەیەوێ فعلا قۆناغێکی سیاسی تر لە کوردستانی عێراق دەست پێ بکە کە جیاواز بێ بۆ پێچەوانە بێت بۆ قۆناغ سیاسی ڕابردووی خۆشی و هێز سیاسەکانیش تا من خۆتان دەزانن ئەم ڕۆژانەش باس لەو بارەوە کراوە کاکنەوشیروان نیشاردوێتەوە کە زۆر قیادەی بەشێک لە جوڵانەوەی چەکداری کوردی کردووە لە شاخ و ئەم جوڵانەوە چەکداریە زۆر شتی خراپیان کردووە کەوتونەتە ناو شەڕی ناوخۆوە خەڵکیان کوشتووە لە یەکتریان کوشتووە خەڵکیان عەزیەت داوە بۆ اعتیبارش کە کاکنەوشیروان قیادەی بەشێکی گرنگ لەم هەرەکە چەکداری کردووە ئەو ئامادە بوو لە بەردەمی خەڵکە ڕێگەیاندووە کە بەرپرسیاری دەگرێت ئەستۆی خۆی نەهاتۆ بڵێ وەڵام من هیچم نەکردو شتێکی خراپم نەکردو و بەرپرسیاریژنی بە پێچەوانەی ئەوانەی ئێستا بە حیساب لە ژێر ناوی کاکنەوشیروانە خۆیان شاردێتەوە دیانەت تەنانەت مێژوش بشێوێنن کاکنەوشیروان ڕاشکاوان تەلەڤیزیۆن وتی ئەو لە خراپ و چاچی ئەو ڕابردووە بەشدار بوو ڕۆڵی سەرەکی بینی و داوای لێ بردنیش دەکات لە بەردەمی ئەگەر ڕۆڵێکی خراپی جەڕابێ لە بەردەمی خوا و خەڵکی خۆیدا بەڵام بەشی دووەمی من لەو بەشە لەگەڵدا نەبوو ماتە من لە ژیانی سیاسیما پێشتری گوتم یەکێتی نەبوو بەڵام کاتێک کاکنەوشیروان یەکێتی نیشتیمانی جێ دەڵێ هێزێکی تازە دروست دەکات ئۆپۆزیسیۆن بۆی ئەم قۆناغە سیاسی جێبێڵێت و قۆناغێکی سیاسی تازەی مەدەنی لە کوردستانی عێراق دەست پێ بکە قیادەی ئەم بارودۆخە سیاسیە مەدەنیە بکە من پێم وا بۆ حەقی ئەوەیە پشتگیری بکرێت و پشتگیریشمان کردو تا ئەو کاتێک کاکنەوشیروان چووەتەوە لای خۆی من ڕازگویانە بڕاناک من هەم بستنەوەی گۆڕانە کەسێک هەبوو بێ بەقەد من ڕازگویانە پشتگیری ئەو ئاڕاستە سیاسی کردبێ بەڵام بەداخەوە ئێمە خۆتا زانی تەمەن بۆ کەس نامێنێتەوە 2000 ئەوەی دوای کاکنەوشیروان کۆچی دوای دەکات من پێم وا بوو لە ڕێفراندۆمەکە و بستنەوەی گۆڕان بەرەو ئاڕاستەیەکی تر ڕۆیشت من پێم وای ئاڕاستەیەکی خراپ بوو هەم پشتگیریکردن لە ڕێفراندۆمەکە پێم وایە ترا بە درێژی باسمان کردووە ئاڕاستەیەکی خراپ بوو ئیتر ئێمە دوو ئاڕاستی جیاوازمان گرتە بەر بستنەوەی گۆڕان بە ئاڕاستەیەک داڕۆکی ئێستا لە حکوومەتە گیرساوتەوە ئێمە ئێستا سەرکردایەتی ئۆپۆزیسیۆنێکی ڕازگۆ و سەرڕاز دەکەن لەگەڵ خەڵک تۆ چیت ئەویست لە گۆڕان و گۆڕانەی کرد من پێم وا بوو ئەزمموی ڕابردووی سیاست لە کوردستان و پارچەکانی تریش سەلماندوویەتی کام حرەکە سیاسی تەقلیدیانە مۆدلێکی سیاسین نمونەیەکی سیاسین کە ئەم نمونە سیاسی شکستی خواردووە بوون بە ئامرازی وێرانکردنی ئەم نیشتیمانەی ئێمە بوون بە ئامرازی سەرکوت و شکاندنی شکۆی خەڵکی و گەلی ئێمە ئەم فۆرمە لە سیاست با بڵین بە زمانی ئینگلیزی بڵێم ئەم پارادایمە سیاسیە ئەم مۆدلە سیاسیە ئەم نمونە سیاسی هەر هەموو شکستی خواردووە بەمانایەکی زۆرجار پێی دەوترێت جەلالی و مەلایی و هەموو ئەو هێز سیاسیانەی تر لەم چوارچەوەی سیراع و ملمانەی جەلالی و مەلایی و ئەم استقطابی جەلالی مەلاییدا گیریان خواردووە کاکنەوشیروان پێشتر ئەگەر لەبیرتان بێ هەموو هیوادارم هەموو گەنجان بەتایبەتی بگەڕنەوە بۆ گفتوگۆکانی سەرەتای دامەزراندنی گۆڕان ئێمە بەڵێنماندا بوو کە لە سراعی مەلایی و جەلالی دەردەچین
واتە ئەم سراعی جەلالی و مەلای و ئەم دوو فۆرمە لە سیاست دەخینە پشتی خۆمانەوە مۆدیێلی شتری سیاسی دێنینەکایەوە کە بە تەواوەتی جیاواز بێ لەو مۆدیێلی پێشوو کە لە نێو جەلالی لە نێوان جەلالی و مەلایدا گیری خواردووە هەوڵی زۆرماندا من بخۆم هەوڵی زۆرمدا ئەوەی لەسەر شانم بوو لە بواری فکری سیاسی ڕوونکردنەوەی سیاسی تەنانەت هەندێک جار بۆ فەلسفەی سیاسیش بەشداریم کردووە بۆی کە گۆڕان بکەین بە ئامرازێک بۆ پۆست جەلالی و مەلایی واتە پارەدایمێکی سیاسی نمونەیەکی سیاسی دامەزرێنین کە بە تەواوەتی جەلالی و مەلای بخاتە پشتخۆیەوە بەڵام دیار بۆ ئەو ئیشە لە ناو گۆڕاندا لە توانای من گەورەتر بوو دوجار ئەو ئاڕاستی سەرکەوت کە گۆڕانی بردەوە بۆ ناو بازنی جەلالی و مەلای گیری خواردو ئێستا ناو حکوومەتێکاکە سەرقاڵی ئەوەی قایمێکی لە شوێ بەردەکەوە وەزیرێک لە چوو مدیر ناحەیەک لە چوو ئێمە گۆڕانمان دروست کرد بوو هەموو ئەم پارەدایمە سیاسی پێ جێبێڵین و ئەم سیستەمە سیاسی پێ کۆتایی پێبێنی سیستەمێکی سیاسی تازە دامەزرێنین بەڵام ئێستا گۆڕان لە شوێنێکی ترە بۆیە ئەو ئومێدە بەداخەوە شکستی خوارد هەمان ئومێدیش دواتر لەسەر نەوەی نوێمان هەڵچنەوەی نوێمان گۆمەڵە گەنجنەوەی نوێمان بۆ ئەوە دروست کرد کە ئەو ئومێدەی لە گۆڕانە شکستی خواردبوو لە نەوەی نوێ زیندوی بکەینەوە نەهێڵن شکست خوا دیسان هەمان دیدی تەقلیدی هاتەوە و ئەوەی دیدەی کە حیزب وەکو حیزب ئامرازی بنەماڵەیەک سیر دەکات بە کۆمپانیایەک وەکو حیزب یەک تەنها کەس نەک کۆمەڵک کاراکتە و کە ئەم کاراکتەرانە سخاوەنی سەروەری و هەیبەت و شکوی خۆیانن نەک کۆمەڵک سەبجەکت و کۆیلە و ڕەعیەت و عەبدی بەردەمی خێزانێک بەداخەوە لەوێش یعنی بە هەمان ئاڕاستی گۆڕانە ڕۆی هەر خەریکە چ دووبارەکردن هەمان چیرۆکە کە لە بنەڕەتە هەمووی دووبارەکردن هەمان چیرۆکی پارتی دیموکراتە واتە هەمووی کۆپیش هەم یەکێتی هەم گۆڕان هەم نەوەی نوێ هەمووی کۆپی شێوا و خراپی دووبارەی پارتی دیموکراتی کوردستانە کە ئێمە ناتوانین بێ فۆرمێکی ئەوە سیاسی بدەین بۆیە پشتیوان بەخوای گەورە و خوا یار بێ ئێمە شانمان داوەتە بەر ئەرچێکی سیاسی ئەخلاقی گەورە و ئێمە دەکرێت ژیانمان لەو پرۆسیدا کۆتایی پێبێ بەڵام هەرگیز ئەو بەڵێنێکە بە خەڵک و خۆی خۆمان داوە پاشکشێ لێ ناکەین بەردەوام باش بە بەڵەیان بە نەخێر ئەمە وەڵام بەرەوە جەلالی و مەلایی ئێستش بەردەوامە جەلالی و مەلای ئێستا لە نەوەتەکان بەهێزترن لە دیدی منەوە لە نەوەتەکان کۆمەڵێک هەوڵی سیاسی تر هەبوون کە سیاست لە کوردستانی عێراق لە قاڵبی جەلالی و مەلاییدا دەربێنن بەڵام دوای ئەم ڕووداوانەی ئەخیر جەلالی و مەلای ئێستا بە تەواوەتی جێی خۆیان چەقاندووە دوو بنەماڵە میراتگرەکەی جەلالی مەلای ئێستا سیاست لە هەرێمی کوردستان و حکومڕانی و دەسەڵات لە هەرێمی کوردستان بەڕێوە دەبن لە زۆنی زەرد مەلایی و لە زۆنی سەڵزیش جەلالی باش باسی قۆناغێکی ترە ئەەکەم لە ژیانی تۆ لە لەو بابەتانەی کە تۆ پیاە تێپەڕ بوویت ئەمە ئاراستەیەکی تر بزانم ڕابوون معروف ئەندام پەرلەمانی گۆڕانە لە هەرێمی کوردستان ڕیفراندۆمیەتە پێشەوە ڕابوون معروف بە تەنیا وەکو ئەندام پەرلەمانێک جیاواز لە دیدی حیزبەکەی خۆی دەچێت بەرەی نەخێر دروست ئەکەن ئەنجومەنێک پێک دەهێنن من ئافەرمی کە گۆڕان پشگیری لە ڕیفراندۆم دەکرد دواتر ئەچیتە نەوەی نوێ دروست ئەکەن لەگەڵ کۆمەڵی گەنجە دەمەوێت بزانم نەوەی نوێتان بۆ دروست کرد و دواتر چیتان دەویست لە نەوەی نوێ بیکەن کە نەکرا وەڵام من حەز دەکەم هەندێک گفتوگۆی شخصی کە پێش هەم بەرینە خێرەکە لەگەڵ گۆڕان و هاوڕەکانم لە بستنی گۆڕان ڕوویداوە هەم دواتیش وەک پێشینەیەک بۆ دروستکردنەوەی نوێ ڕوویداوە حەزەکەم لێرە بیجەڕمەوە ڕەنگە بۆ یەکەم جار بێ باسی بکەم کە بابەتی هەنگاوەکانی ڕیفراندۆمەکە هاتە پێشەوە من دەمزانی ئەو ڕیفراندۆمە بەکارەساتێکی گەورە بۆ میلەتی ئەمە کۆتایی پێدێ لە هەر شوێنێکەوە دەمخوێندەوە خراپ دەکەوێتەوە بەداخەوە پێدەچوو لە دوای کاگنەشوران کەس نەماوێت لە بستنەوەی گۆڕانە توانای خوێندنەوەی بابەتی گەور و استراتیژی هەبێ ئامێن لەگەڵ سەرکرداتی ئەو سای بستنەوەی گۆڕان و گەنجە ئەوانەی کە پیان دەڵن گەنجەکان و ڕۆڵی سەرچان هەبوو لەگەڵ هەمیان باسییان باسم لە گفتوگوی هاوڕێیانە هەم چەند کەسی هەم بازنەی گەورەی گفتوگۆ هەم بازنەی بچوکی گفتوگۆ لەگەڵ قیادە و لە کۆبنەوەی قیادیەکان لە بستنەوەی گۆڕان باسی ئەوم بۆ دەکردن کە ئەم ڕیفراندۆم بە کوێ دەگات و چەند جار دوای لە تەلەڤیزیۆن گفتوگۆمان کرد و ئێستا نەتیجەکان دەبینن هەموو ئەوانە جاری لە هەنگاوی یەکەمە فشیان پێداهات پیان وا بۆ ئەڵسن هیچ شتێک لە گۆڕی نییە من بۆ بەلاش خۆم مەشغوڵ کردووە چکە ڕیفراندۆم هەر ناکرێت پیان وا بوو ئەگەر لە بیرتان گفتوگۆکان وا بوون کاوسا ئەو هێزانی لە دەروی باسنەی ڕیفراندۆم پیان وا ڕیفراندۆم هەر ناکرێت بەس دوای کە بابەتەکە بوو بە جددی پیان وا شتێکی باشە ئەگەر ڕیفراندۆم بکرێت کەواتە شتێکی باشە بەڵام لەبەرەوەی جەماوەری بستنەوەی گۆڕاندنی ڕیفراندۆمەکە بوو سەرڕاست بوون لەگەڵ دۆخی خۆیان لەگەڵ باشتر دەسەڵاتی سیاسی و ئەو کەسانیان دەناسی کە ڕیفراندۆمەکەیان بەڕێوە دەبێت دژی ڕیفراندۆمن پیادەی گۆڕان جەرئەتی نەدەکرد بە ئاشکرا پژگیری ڕیفراندۆمەکە بکە بە نافەرمی کردیان من نەمدەتوانی شان بدەمە بارێکی خراپ و بە ئاڕاستەیەک بجوڵم کە کارەساتێک بۆ میلەتی ئێمە جێدەهێڵێ
ئەوە بوو من باو برادرانم گوت پێشتێکم پێوتم گوتم با ئێمە دەنگدانێک بکەین لە ناو بستنەوەی گۆڕان ئەگەر زۆرینا دژی ڕیفراندۆمەکە بوو با بیکەین بە خەتی فەرمی گۆڕان بکەین بە دژی ڕیفراندۆمەکە ئەو برادرانش کە لەگەڵ ڕیفراندۆمەکەن بۆ خۆیان هەڵوەستی خۆیان هەبێ دوای ڕیفراندۆمەکە هەر کەسە بچینە وەجێی خۆی ئەگەر زۆری نەش لەگەڵ ڕیفراندۆمەکە بوو ئەو کەماتی کە دژی ڕیفراندۆمی ئێمە ئازادانە دژی ڕیفراندۆمەکە دەوەستینەوە کەمپین دەکەین بە دژی ڕیفراندۆمەکە دوای ڕیفراندۆمەکە هەمومان پێکەوە دەبینینەوە بەدەوەشان تەحمل نەکردوتیان نەخێر ئێمە دەبێت هەر هەمومان پێکەوە بین هەر کەسێک دژی ڕیفراندۆمەکە چالاکیێکی لە دەرەوەی گۆڕان بکە دەبێت گۆڕانیش بستنی گۆڕانی جێ بێڵێ ئەو بوو 2000 ئێمە گۆڕان بە دوو ئاڕاستی جیا ڕۆشتین چکە من نەمدەتوانی بێدەنگ بم دواتر ئەوە بوو دوای کۆتایی هێنانی بابەت ڕیفراندۆمەکە و هەڵۆشانەوەی ئەنجومەنی بەڕێوەبردننی نەخێر لە ئێستادا بۆ ڕیفراندۆمەکە واتە لە پێێن بە ڕیفراندۆمەکەەوە سەر ئەنجام ئێمە و کۆمەڵی گەنج بەیەکەوە نوێی نێومان دروست کرد کە نوێی نێومان دروست کرد باس بڕاشکاو بۆی بنە خۆشویستەکان بیزانن من لەگەڵ سەرۆکینەوەی ئەوەی دوای دەبێتە سەرۆکینەوەی و دانیشتم گفتوگوی هاوڕیانەمان کرد من پێشتر دانەنیشتم بێکەوە یعنی من لە هەولێر بووم و بەڕێزە لە سلێمانی بوو بە حیاتی دوو بە دوو دانەنیشت بوون هەرگیز نەمبینی بوو بەسکەو بابەتا و گفتوگویان هاتنە پێشەوە دانیشتین وتم دەمەی هاوڕیانە هەندێک قسە هەیە بێکەوە بیکەین بۆم باس کرد طبعا خۆتان دەزانن هەم خەڵکیش دەزانن ئاستی سەقافی سیاسی و هۆشاری سیاسی و برادرە ئەو نییە لە هەندێک بابەتی گرنگ تێ بگە منەوە دەزانانی ئەو ساش دەمزانی بۆشم گرنگ نەبوو ئێمە ئامادە بن پشت ئەگەر ئەو ڕازگۆ بێت لەگەڵ پرۆسی سیاسیەکە ئێمە هەمومان هاوکاریشی دەکەین پشتیوانیشی دەکەین ئەو کلێن و کەمکوتیانەشی بۆ پڕدەکەینەوە لەباری فەلسفەی سیاسی و فکری سیاسی و گوتار و خیتاب ڕوئیای سیاسی ئەو بابەتانە پێم وت سێ خاڵی سەرەکی هۆکار بوون کە ئەم حزب سیاسیانە لە کوردستانی عێراق شکستیان خوارد و دەردی ئەم میلەتی ئێمەیان بەم ڕۆژگاری ئێستا گەیاندووە یەکیان ئەوەیە ئەم حیزبانە نادیموکراتن بە عملی ئەم حیزبانە سەرەتا کە دروست دەبن هەندێک بانگشەی دیموکراتی دەکەن بەڵام قیادەکان درۆ دەکەن لەگەڵ خەڵک دواتر کە جی خۆیان دەگرن کەسێک زاڵ دەبێت بەسەر حیزبەکە دەکات بە حیزبی خۆی خەڵکەکەی تریش بە قیادە و قەواعید و هەر هەمان دەکات بە ڕەعیەت و کۆیلی خۆی واتە ئەم کەسانی لەم حیزبات دەمێنەوە لە قیادەوە بۆ خوارەوە جگە لە یەک کەس کە لەسەر حیزبەکە ڕادەوەسێ هەمووی سەروەری و شکۆی کەسایەتی خۆیان لەدەست دەدەن ئەمە خاڵێکی ترسناکە ئێمە دەبێت دووبارەی نەکەینەوە ئێمە دەبێت قیادەی دەستە جەمعی بواتە قیادەی جەماعی کە پرەنسیپێکی گرنگی دیموکراتیە جێگیر بکەین لە ناو ئەو جوڵانەوە سیاسی کە دروستی دەکەین بێکەوە ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم باسی ئەوم بۆ کرد کە دواتر ئەم حیزبانە کە جێی خۆیان گوتو ئەزمونێکی خراپ کە لە پارتیەوە ماوەتەوە دوای گوازراوەتەوە بۆ یەکێتی دوای گوازراوەتەوە بۆ گۆڕان ئێمە هەرگیز نابێ ئەمە وەک هێڵی سوسێرکەین دەستی بۆ بەرین ئەوژەیە لە خاڵی دووەم دوای ئەو کەسێک زاڵ دەوێت سەر حیزبەکەدا حیزبەکە دەکاتە میراتێکی عائیلە واتە بۆ نمونە وای لێ دەکات دەکاتە چۆن عائیلەیەک خاوەنی خێزانێک خانوویەکی هەیە بەجێ دەڵێت دەکاتە میراتی خێزان ئەم خانوو لە خۆیەوە بۆ خێزانەکەی دەمێنێتەوە لە حیزب ئەوی پێی دەڵن حیزبی بنەماڵە و حیزبی عائیلە ئەم حیزبانە دەکەن بە لازم و مەلزومی عائیلەیەکی دیاری کراوە لە پارتیدای خێزانێکە لە یەکێتیدای خێزانێکە دوای گۆڕانش دەبێت خێزانێک ئێمە دەبێت ئەم بابەتی بە بنەماڵە بوونی حیزب و بە خێزان بوونی حیزب وەک خەتی سوسێرکن ئەمە نابێت لە جوڵانەوە سیاسی ئێمە دروستەکەین دووبارە بێتەوە مە خاڵی دووەم خاڵی سێم ئەوەیە ئەم حیزبانە دوای ئەو دوو ئیشی یەکەم و دووەم تەواو دەکەن دواتر دەبنە سەرقاڵی بازرگانی دەبن کۆمپانیای بازرگانی دروست دەکەن کۆمەڵە کۆمپانیا ئەم حیزبەش دەبێتە عمودی فەقەری ئەم کۆمپانیانە وەکو لقێک لەم کۆمپانیانە ئیش دەکات چۆن کۆمپانیا ئەوانەی کە لە باری کۆمپانیا و بزنس سەرقاڵیان هەیە دەزانن کۆمپانیا بواری چی پێڵن مارکتینگ بواری چی پێڵن ڕکلام و بانگوازکردن بۆ ئەو بەرهەمانی کە بەرهەمی دێنی بیفرۆشی بواری جیاجیای هەیە ئێستا لە کوردستان و ئەم ناوچەی ئێمە بەداخەوە بواری چی حیزبێکی سیاسیشی هەیە واتە حزبێکی سیاسیش دەعمی ئەم کۆمپانیانە دەکات پارتی ئێستا بەلەش و پەڕپۆڵ و دەعمی کۆمەڵە کۆمپانیا دەکات کۆمپانیەکان گرنگترن لەو ئامانجانێک کە کاتی خۆی پارتی بۆ دامەزراوە یەکێتی نیشتیمانی ئێستا لقێکە لە کۆمەڵە کۆمپانیا کە ئەم حزبەکە دچنە بەغدا پارتی یەکێتی و ئێستا گۆڕانیشان لە پاڵایە سەرقاڵی ئەوەن چۆن کۆمەڵک بەرژەوەندی سیاسی بۆ نەکان ئەمان حکوومەت پێک دێنن یەکسەر لەگەڵ یا حسابەوە دەکەن ئەم کۆمپانیانەی کە ئەم حزبە لقێکی ئەو کۆمپانیانە وایە چەندە بەرژەوەندی و قازانجان دەست دەکەوێت لەم پرۆسە سیاسیەدا واتە ئەم حیزبانە بە عملی دەبن بە لقێک لەم کۆمپانیانەی بنەماڵەکە باسی ئەوم بۆ کرد کە نابێ هەرگیز ئەمەش دووبارە بێتەواتە تێکەڵکردنی بزنس و ژیانی حیزبی لە کوردستان لەم جوڵانەوە سیاسی ئێمە دەبێت وەک خەتی سوسێر بکرێت ئەم سێ خاڵم بۆ باس کرد دواتریش لە بەیانە کەماندا کە بڵاومان کردەوە بۆ ڕێگشتی باس هەر سێ خاڵەکەمان کردووە باسی ئەوەی کرد کە ئەو زۆر قەناعەتی وایە ئەوژ ڕەئی وەک منە ڕەنگە ئەو نەیزانی بە وەک منی بڵێ بەڵام ئەوژ ڕەئی وەک منە و ئینشەڵا پشتیوان بەخوای گەورە پێکەوە سەرڕاست و ڕاستگۆ دەبین لەگەڵ یەک جوڵانەوێکی سیاسی سەرڕێ دەخەین و ئاڕاستەیەکی سیاسی تازە بۆ میلەتەکەی خۆمان
گەینە پێش کە بە تەواتی جیاواز بێت لەوەی کە لە کوردستان ڕووداوە بەڵام لە ماوەی کووردا بەداخەوە برادرە پێگەی ئابووری و ڕدارایی و ڕاگەاندنی خۆی استقلال کرد بۆی کە هەر سێ خاڵەکە زۆر خراپتر لە پێشوو لەو جوڵانەوە سیاسەدا دووبارە بووە من دەمەوێت ڕایگشتی بزان ئەو حیزبی ئێستا و جوڵانەوەی جوڵان یەک کەسە ئەوانتر هیچ ئاگان لە هیچ نییە هەمووی بۆیە یعنی دەچن دوومان سێمان دەیبین چۆنە وەزاکە بەجێ دەڵم و عائیلە بە جۆرێک تێکەڵە زۆر جار خەڵکێ لەو خێزانە بە ڕێزەدا تحکم بۆ حیزبەوە دەکا حیزبیش نییە حیزبیش نییە بە خۆی علاقات دەکات دەچێتە لای خەڵک حیزبی تر دەبینێت لە بەغداد چێ فاوەزە دەکا جگە لە ئەو کەسی یەکەمی جوڵانەوە سیاسی کەس ئەگای لێ نییە و بابەتی کۆمپانیاش ئەگە بچی لە نووسنگان دابنیشی لە ماوەی کورتە هەستێکت نییە کە تۆ لە جوڵانەوەی حیزبێکی سیاسی دانیشتی بەڵکو بەس و هەست دەکەی کە تۆ لە ئۆفیس و کۆمپانیایکی بازرگانی دانیشتی ئەوای لێ هات ئێمە دیسان نەمان دەتوانێت بەڕاستی ئەم ڕاستیان لە خەڵکی خۆمان بشاردنەوە ئێمە دیسان کەوتنە بەردەم باردۆخێکی ناخۆش یادە بۆیە بەرژەوەندی خۆمان پارێزین و سەرقاڵی ژیانی تایبەتی خۆمان بینون ئەم ڕاستیانە بۆ خەڵک باز نەکەین توش کێشە و چەرمەسەری نەبین بەڵام ڕاستی لە خەڵک بشاردنەوە یان ئازایانە و بێوەرانە ڕوبەڕووی ئەو بارودۆخە بینەوە کە بەسەرمان هاتبوو ئەم ڕاستیانە بۆ خەڵک باس بکەین بەڵام ئەمە زەحمەتی دێنایە سەر ڕێگەی ئێمە وەکو ئێستا هەموو کەناڵەکان بایکۆتیان کردین بەڵام پێمان وا بوو ئەخلاقی سیاسی ئێمە ئەوە دەخوازیە کە ئەم ڕاستیانە بۆ خەڵک باس بکەین ئەگەر سەریشمان دانابێ نەک هەر تووشی چەرمەسەری و تنگانی سیاسی ببی باشکەواتەنەوەی نوێ ئێستا حیزبێکی سیاسی تەقلیدیە هەمان ئەو زۆر تقریبا خراپترە باشە بەبەست مەشتێک بزانم وەڵا بەڕاستی ئێستا بارودۆخی ئۆپۆسیۆن لەکوێیە لە چی دۆخێکە بەڕاستی من شتێک ئەڵێم ینی لە کەوانەیەکە ئەوانەی دەرەوەی یەکێتی و پارتی بۆم ئاراستەی گرتووە بۆ ئۆپۆسیۆنی ئێستا بەم جۆرەیە دەزانی ئەگەر تۆ چاودێری بکەی ئەو قسانەی من 3 ساڵ پەر لە ئێستا لەسەر گۆڕان کردو من یعنی زۆر کەس کە ئێستام قسانەی من دەکەن زۆر لە گۆڕان تووڕەن گۆڕانیان جێهێشت و هەندێکیان گۆڕان دەری کردوون ئەو قسانە دەکەنەوە بۆ خەڵک کەم 3 ساڵ پێشێستا کردومە بڕوان پێ بکە بەشێک لەوانە کات خۆی لە من تووڕە بوون کە ئەو قسانم کردووە لەسەرەوەی ئەو قسانم کردووە دوای 3 ساڵ ئەو قسانەی من دەکەنەوە من لای گەڵ هەندێک برادر دەڵم جیاوازی قائیدی سیاسی و خەڵک چییە جیاوازی یەکێک لە جیاوازی هەر گرنگان ئەوەیە قائیدی سیاسی ئەرچی ئەوەی پێش خەڵک ڕاستیەکان ببینێ بزانێت چ دەگوزارێت لە ناو معادلاتی سیاسی و ململانەی سیاسی و ئەو ڕاستیانە بە خەڵک باس بکە کە تۆ چاوت ئەوەندە تیژ بێ بای ئەوە بکە وەک خەڵک لەگەڵ خەڵکدا ڕاستیەکان ببینی من پێم وایە ئەوە هیچ هونەرێکی تێدانە من ئێستا بۆ منە لەسەر بارودۆخی گۆڕان پێم وایە هونەر ئەوە بوو ئێمە زووتر ئەو ڕاستیانەمان بە خەڵک گەیاندا و بمان بینیا بووی ئەسڵان نهێن گۆڕان بکەوێ من کاتی خۆش ئێستا کاتمان نێ بە درێژی باسکەن کام لێکرد لەو گەنجەکان با پێکەوە نهێڵن گۆڕان بکەوێ بۆ ئاراستە خراپەدا بڕە بەس لە بریوی پشگیری من بکەن کەوتنە تەشیرکردن بوو بوختانکردن بە من و پشگیری ئەوانیان کرد کە گۆڕانیان بۆ ئاراستێدا برد دوای خۆشیان پراوێز خران دەرکران زۆریان دەرکران یان پراوێز خران و ئێستا لە سوچەکە و کەس ئاگایلیان لە سەرقاڵی چین بۆنەوەی نوێژ وایە ئەرچی زۆر جار من ڕاستیەک دەڵێم مەرجنی ئێستا خەڵک ببینێ بەڵام ڕەنگە 3 ساڵ بڵن ڕابن معروف ڕاستی کرد بەڵام دوای 3 ساڵ بۆیە زۆر گرنگە قائیدی سیاسی لەگەڵ خەڵکی خۆی ڕاستگۆ بێ و پێش خەڵک ڕاستیەکان ببینێ بزانێت چی دەگوزارێ و خەڵکی لە ئاگادار بکاتەوە نهێڵە خەڵک کەونە ئەو تەڵە سیاسیانەوە کە کۆمەڵە بنەماڵە و کۆمپانیای چاچونک بۆ خەڵکی دادنێن بۆیە لە ڕاستیدا ئێمە پێمان وا بوو کە دەبێ ئەم ڕاستیان لە خەڵک نەشاردرێنەوە و خەڵک ئەم ڕاستیانەی بۆ ڕۆشن بکرێتەوە بەرچاوڕوونی بدرێتێ و ئێمە هەر ئەومان کردو لەسەر ئەوش بەردەوام باشە باس لە شتێکەکەم دوایین پۆستی تۆ لەسەر ئۆپۆسیۆن بوو باسی شتێکی جیهاوازت کرد ئەوەی کە ئۆپۆسیۆن هەیە یەکێتیە ئۆپۆسیۆن هەیە پارتیە یعنی خۆی ئۆپۆسیۆن لە ئەساسەوە بێ ئۆپۆسیۆنی دەسەڵات بێت باشە ینی بەرامبەر دەسەڵات بێت ئەمە چییە مەبەستە لە چی و ینی ئۆپۆسیۆنی یەکێتی و ئۆپۆسیۆنی پارتی حەزەکەم باسێکی ئەوم بۆکە و نووسی اینجا ئەگەر بۆی لەگەڵ پرسیارەکە پێشوش تەواو بکەین اینجا بەهۆی ئەو بارودۆخەوە کە ئۆپۆسیۆنی تێکەوتووە ئێستا هێز ئۆپۆسیۆنەکان بەگشتی هەر لەگەڵ ئەمەشدا بەیەکەوە چکە پەیوەندیان بەیەکەوەیە دابش بوون بەسەر دوو قوتبی سیاسی اینجا من با نوکتەیەکت بۆ بکەم پێشەوە بە نوکتەیەک وەڵامی پرسیارەکەت دەمە نوکتەیەکەیە دەڵێ لە سەردەمی رووسیا شوعی کە نیزامێکی فاشی و خوێناویان دامەزراندە بوو لە رووسیا دوو ڕۆژنامەنووسێکی ئەمریکی و ڕۆژنامەنووسێکی رووسی لەبەردەم کۆشکی کرملین ئەو کۆشکەیە کە سەرۆکایەتی رووسیا تیادا دادەنیشە و وڵات بەڕەوە دەبن تەمان ڕەمزی ستەمکاریە سەردەمی شیوعەکان بەتایبەتی ڕۆژنامە ئەمریکیەکە بە ڕۆژنامە رووسیەکە دەڵێ ئازادی چۆنە لە رووسیا لە ئەمریکا بە جۆرێکە ئازادی کە ئەگەر کۆشکی سپیش لە ئەمریکا شوێنی سەرۆکاتی ئەمریکا و بەڕێوەبردننی ئەمریکا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێن لە ئەمریکا ئەوەندە ئێمە ئازادین دەچینە بەردەمی کۆشکی سپی هەر قسێ و ڕخنەیەکمان هەبێ تەنانەت جوێنیش بە سەرۆکی ئەمریکا بدەین کەس قسەمان پێناڵە و تەواو ئازادین
دەڵێ وڵا لێرە باشترە ڕۆژنامە رووسەکە دەڵێ لە رووسیا باشترە دەڵێ بووە ئەو ڕۆژنامە ئەمریکەکە دەڵێ ئەمریکەکە دەڵێ لە ئەمریکا لە بەردەم کۆشکی سپی ڕخنە لە سەرۆکایەتی ئەمریکا و سیستمی سیاسی لە ئەمریکا بگری ڕۆژنامە رووسیەکە نووسە رووسیەکە دەڵێ وڵا لە رووسیا ئێمە ئەگەر بچینە بەردەمی کۆشکی کرملین بەردەمی کۆشکی کرملین لە رووسیا 1000 جوێن بە سەرۆکی ئەمریکا بدەین پارەشمان دەدەنێ ئەجا ئێستا باردۆخێک دروست بۆ کە باردۆخێک خراپە ئەوش ئەوەیە کۆمەڵ خەڵکیان دروست کردو پارتی وێچێتی لە هەولێرە ڕخنە لە دەسەڵاتی سیاسی لە هەولێر ناگرێت ڕخنە لە یەکێتی نیشتیمانی و زۆنی سەوز و ئەو حیزبانە دەگرێت کە لە زۆنی سەوز هەن لە سلێمانیشە پەرلەمانتارە ئەکتیڤیستە ڕۆژنامە نووسە ڕخنە لە یەکێتی و دەسەڵات لە سلێمانی ناگرێت ڕخنە لە هەولێر دەگرێت کە پارتی بەڕێوەی دەبە ئەم دوو فۆرما تەمان ئەمە کاتمانێ لە وتارەکەدا بەدرێژی باسم کردووە ئەم دوو فۆرما دوای ئەوەی کە ڕێکەوتنی واشتن دەکرێت پارتی و یەکێتی ناتوان ڕاستەخۆ لە ناو خۆیانەوە پەلاماریەک بدەن و نقورچک لەیەک بدەن ڕخنە لە یەکتر بگرن خەڵک دەخزیێنە ناو ئۆپۆزیسیۆنەوە لە بەرجی ئۆپۆزیسیۆن و پۆشاکی ئۆپۆزیسیۆن بەڵام لە ژێرەوە ئەمانە پارتی وێچێتین ئەوانەی پارتی خزاندونێتە ناو ئۆپۆزیسیۆنەوە ئەنجا سیاسی بن پەرلەمانتار بن ئەکتیڤیست بن هەر کارکتەرێک بن لە پشتەوەی پەردەکە پارتی زۆرینیان ئەمان لە هەولێر و بایدنان دەژین بەشێکیان لە سلێمانین ڕخنە لە دەسەڵاتی سیاسی ناگرن ڕخنە لە یەکێتی دەگرن دەیانەوێت دۆخێک دروست بکەن کە ئەوەی لە باکوردستان دەگوزەری ئەو باردۆخ و ئەو نەهامەتی بەسەر ملەتی ئێمە داهاتووە خەتای یەکێتیە شانی پارتی لێ خاڵی دەکەنەوە بەشێکی ڕێک بپێچەوانەوە ئەمانە یەکێتی خزاندونێتی نا ئۆپۆزیسیۆن بەشێک چەند پەرلەمانتارێک و چالاکێکی سیاسی و ڕۆژنامە نووس و کۆمەڵگەی مەدەنی ئەو بابەتانن ئەمانە لە ناو یەکێتی دانین بە عەمەلی ئیدعای ئۆپۆزیسیۆن بوون دەکەن بەرجی ئۆپۆزیسیۆنیان لەبەر کردووە پۆشاکی ئۆپۆزیسیۆنیان لەبەرە بەڵام ڕخنە لە یەکێتی ناگرن لە سلێمانیە ڕخنە لە کەس ناگرێت چێ سنەوبەرەکانی سووتاندوە چێ ئەرز و زەویەکانی سلێمانی تەخشان و پەخشان کردووە چێ گومرگ لە سلێمانی دەزێ ڕخنە لە پارتی دەگرێت لە هەولێر واتە لە سلێمانی و ڕخنە لە هەولێر دەگرێت کۆی رووسیا و ئەمریکاکە لە رووسیاوە ڕخنە لە ئەمریکا دەگرێت خۆی بە ئازاد دەزانێت لە سلێمانی و ڕخنە لە هەولێر دەگرێت لە هەولێر شەو ڕخنە لە سلێمانی دەگرێت ئەمە لەبەر ئەوەی هەر لە بنەڕەتە ئەوەی لە هەولێرەوەیە پارتیە ئەوەی لە سلێمانی شەوێ دیسان کە بەنای ئۆپۆزیسیۆن قسە دەکات ئەوەی لە هەولێر لێرە یەکێتیە خزاندویانە نا ئۆپۆزیسیۆن بۆی ڕخنەی پێ لە یەکتر بگرن من ئەمانە ئۆپۆزیسیۆنی سیستەم نین ئەوانەی کە یەکێتین لە ڕاستیدا و بەرجی ئۆپۆزیسیۆنیان لە خۆیان بەس گرتووە ڕخنەیان نیە لە سیستەم و دەسەڵاتی سیاسی و یەکێتی بەڵکو ڕخنەیان تەنها لە پارتیەیە بە پێچەوانەشەوە ئەوانەی کە پارتی خزاندونیە ناو ئۆپۆزیسیۆن بەرجی ئۆپۆزیسیۆنیان لە بەرخۆیان کردووە و بە پۆشاکی ئۆپۆزیسیۆنەوە ڕخنە لە سیستەم و دەسەڵاتی سیاسی و یا پارتی ناگرن ڕخنە لە یەکێتی دەگرن ئەمەش دیسان ئۆپۆزیسیۆنی سیستەم نین ئێمە لە نێوان ئەم دوو ئۆپۆزیسیۆنە مزەیەف و منافق و ناڕاستگۆیەدا سەرکردایەتی ئۆپۆزیسیۆنی شت دەکەین کە ئۆپۆزیسیۆنی سیستەمین ئێمە ئۆپۆزیسیۆنی هەموو ئەم سیستەمە سیاسین کە پێمان وایە پارتی و یەکێتی بەیەکەوە دوو عمودی سەرەکی بە عمودی سەرەکی ئەم سیستەمە سیاسیان ڕەنگە پارتی قیادەی دەکات دەسەڵاتی تێیدا زۆرترە بەڵام یەکێتی لە 29 ساڵ ڕابردوودا هەموو شەش شەریکێکی ئەم دەسەڵاتی سیاسی ناو ئەم سیستەم کارکتەرێکی یاریکەرێکی سەرەکی ناو ئەم سیستەمە سیاسیە بووە بۆیە شەریکە لەگەڵ ئەو باردۆخی ئێستادا هەیە بۆیە ئێمە هەم ئۆپۆزیسیۆنی پارتی و یەکێتین بەیەکەوە نەک لایەکیان و هەم ئۆپۆزیسیۆنی هەموو ئەو سیستەمە سیاسیین کە دروستیان کردووە بۆیە زۆر بۆمان گرنگە خەڵک جیاوازی بخەنە نێوان ئێمە و ئەو ئۆپۆزیسیۆنە ساختەچی مزەیفانەوە کە لە ژێرەوە بەرژەوەندیان لەگەڵ پارتی و یەکێتی هەیە و بەنای ئۆپۆزیسیۆنەوە قسە دەکەن ئێمە سەر بەو پارەدایمە سیاسی و مۆدێلە سیاسیین ئێمە بە تەواوی جیاوازین هەر بۆیەشە یعنی وەک باسمان کرد پێشتریش ڕاگەاندنەکانی پارتی و یەکێتی بە هەردوو لاوە محارەبەمان دەکەن و بایکۆتیان کردووی بەو ڕاگەاندنە بەڵێ بەو ڕاگەاندنانەشەوە کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەزانن ئۆپۆزیسیۆن باش وەڵا شتێکت لەم قسانەیە باس کرد دوور و نزیک هەر ڕەئیەک هەیە بەوەی کە بەڕاستی ئۆپۆزیسیۆن ئێستا هەربوونی ئێمانە هەر ئۆپۆزیسیۆنین یعنی ڕەئیەک وایە بەڵام ئەمە یەک قسە وەکو دوایین پرسیار وەریگرم لێت ئۆپۆزیسیۆنی سیستم چییە؟ دەزانی یەکێتی و پارتی بۆ دەڵێن سیستەم یەکێتی و پارتی ئێستا شتێکیان دروست کردو زیاترە لە دەسەڵاتی سیاسی ئێستا تۆ سەیری کە مەسەلەن بۆ نمونە لە وڵاتێکی وەکو فەڕەنسا لە وڵاتی وەکو بریتانیا تۆ ئەگەر حیزبێکی سیاسی لە دەسەڵات لابەری سیستەمەکە لە شوێنی خۆی دەمێنێتەوە سیستەمەکە ئامادەیە تا بە هەموو پایە و ئوستوڕەکانی ڕەگەزەکانی سیستەمێکی دیموکراتی تێدایە حیزبێکی سیاسی دێ بەس ئاڕاستەیەکی تۆ بڵێ جیاوازی ئابووری و کۆمەڵایەتی دەگرێتە بەر بە سیستەمەکە لە شوێنی خۆی دەمێنێتەوە بەهۆی ئەو ماوە زۆرێک کەم یەکێتی و پارتی پێکەوە دەست ئەم دەسەڵاتە بەڕێوە دەبن و دیدێکی سیاسی یەجگار دیدەگایکی سیاسی ترسناک و دواکەوتوو و ستەمکار و زاڵمیان هەیە ئەم سیستەمە بە تەواوی چۆتە ناو هەموو خانە کۆمەڵایەتیەکانەوە لە ڕۆژەیەکەوە دەست پێ دەکە هەموو جارە من دێڵم لە ڕۆژەیەکەوە یان لە دانگایەکەوە تا دەگاتە ئەنجومەنی وەزیران ئەمانە داگیریان کردووە لە ناوچەی سلێمانی بە گشتی یەکێتی داگیری کردوون لە هەولێر و بادینانیش پارتی داگیری کردوون من لە هەولێرم
بۆیە من زۆرتر تاان هەمووکم ڕخنەگەل لە پارتی دەردەکەم حق خۆمەچکە هەولێر پارتی دێچەوسێنێتەوە خەڵکی هەولێر و بادینان پارتی ڕاستە خۆ دەسەڵاتی هەیە بە سەریان و دەچەوسێنێتەوە لە سلێمانیش تاان یەکێتی لە هەولێر هیچ دایانگایەکرد نییە هیچ قوتابخانەیەکرد نییە هیچ عدادێ و دامەزراوێکی دەوڵەت نییە هیچ زانکۆ و کۆلیژەکرد نییە هیچ وزارەتێکرد نییە هەموو کەسی یەکەم و بەڕێوەبەرەکانی ئەمان و تەنان جێگرەکانیشان هەر هەمووی پارتی و باڵێکی تایبەتی پارتی دایان دەمەزرێنن ڕازین هیچ کەسێک لەو باڵی پارتیش نەک هەر پارت لەو باڵی پارتیش نەبێ جێ ببێتەوە لە نێو بەڕێوەبەراتی ئەم دامزگانی دەوڵەت لە ڕەوزەیەکە و تا دەگاتە ئەنجومەنی وەزیران هەموو ئەمە بەسەرێکە و سیستەمێکی ئەخلاقی کۆمەڵایەتی ژینگەی پەروەردەی لە کوردستان دروست کردووە هەمووی بەیەکەوە شێواوە ئێستا خۆتان بزانەوانی کە تۆزێک تەمەمان هەیە تۆ گەنجی ڕەنگەوەکو ئێمە هەندێشتر لەبیر نە ئێستا هاوڕێتی شێواوە هونەر شێواوە شانۆ شێواوە گۆرانی شێواوە پەروەردە شێواوە زانکۆکان شێواون تەنانەت جیرانەتی شێواوە خزمایەتی شێواوە متمانن نماوە لە نێوان یەکە جیاجیا کۆمەڵاتەکان هەموو بەیەکەوە ئەمە ئەو سیستەمەی دروست کردو کە ئێمە پێی دەڵێن سیستەمی سیاسی لە کوردستانی عێراق هەموو دام و دەستگاکانی ئەم دەوڵەت و سیستەمە مشەوە بۆ تێکچوت وەک خانەی سەرەتانی ئەم دیدەگا خراپ و ترسناکانی یەکێتی پارتی داگیریان کردووە بۆیە گۆڕانکاری ئێستا ئەمە بڕامان بە ئیسلاحات چاکاسی لەم سیستەمە لەم سیستەم و دەسەڵاتانە دەماوە دەبێت لە ڕەگ و ڕیشەوە هەڵی جێڕینەوە یەکێتی و پارتی لابەرین و سیستەمی سیاسی لە نوێوە سەر لە نوێ دابمەزرێنینەوە لەسەر بنەمای مۆدێلێکی تر پارەدایم و نمونەیەکی تری سیاسی تەواو جیاواز لەمەی کە پارتی یەکێتی دروستیان کردووە هیوادارم ئەوەی کە ئێوە خۆتان وەکو سەرکردایەتی ئۆپۆسیۆن خۆتان دەیڵێن دەیکەن هیوادارم بەردەوام بن و ئەو ئۆپۆسیۆنە سیستەمەی کە تۆ باسیەکەیت جێبەجێ بکەن ڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی ئایندا لە پەرلەمانی عێراق سپاس بۆی لەگەڵ